میرنشینی بۆتان گەربواری ڕۆژنامەوانی و کەسایەتیەکانی وەک مەلای جەزیری و ئەحمەدی خانی و فەقەی تەیران بەتەنها وەربگرین وەک میراتی و میرنشینە ئەوە بەتەنها بەسە لایەک لە مێژووی ئەدەبیات و ڕۆژنامەوانی کورد وەک مەدالیا بەگردنی ئەو میرنشینەدا هەڵواسین. میر عەبدولعەزیز کوڕی سلێمان بەگ کوڕی خالید بەگ لە ناوچەی جەزیرە میرنشینی بۆتانی دامەزراند و ساڵی 1286 دەسەڵاتی لە ناوچەکەدا گرتە دەست. ئەگەرچی هەندێک سەرچاوەی تراماژە بەوە دەکەن کە سلێمان بەگی باوکی میر عەبدولعەزیز بە دامەزرێنەر دادەنرێت. ناوی میرنشینەکە دەگەڕێتەوە بۆ خێڵی بۆتان و هەمان ناو بەسەر میرنشینەکەدا بڕاوە. سنووری میرنشینەکە کەوتبووە نێوان هەردوو میرنشینی هەکاری و بادینان. عوسمانەکان هەوڵ دەدەن ئەو میرنشینە بهێن نەژێر دەستی خۆیان و باپێی بڕیار و داواکانی ئەوان کار بکات. دوای جەنگی چاڵدێران و باپی ڕێکەوتنی سوڵتانی عوسمانەکان و مەلا ئیدریسی بەدلیسی هۆز و میرنشینە کوردەکان گۆڕایەڵیان بۆ سوڵتان و خلافەت نیشاندا بە مەرجی مانەوەیان لە دەسەڵات و هەنێ ئیمتیازاتی تر. ئاراستەی دەسەڵاتداری میرنشینەکە لەسەر ئەو فەلسەفەیە بەردەوام بوو تا وەرگرتنی دەسەڵات لەلایەن بنەماڵەی عەزیزان یان ئازیزان. ساڵی 1821 لەو کاتەوە گۆڕایەڵیکردنی ئەو میرنشینە بە کۆتا دێت. ساڵی 1821 میر بەدرخان پاشا بوو بە میری میرنشینەکە. بەدرخان پاشا هەر لە سەرەتاوە گۆڕایەڵی عوسمانەکان نەبوو، بۆیە هەر لە سەرەتاوە کێشە لە نێوانیاندا دروست بوو. بەدرخان دەسەڵاتی سربەخۆ دەکات و هەوڵ دەدات سوپا بەهێز بکات و ڕێکی بخات بۆ مەبەستە سەرکردایەتیدا بەش دەکات بەو جۆرە. بەرەی خۆرەڵات نوڕوڵڵا بەگ، بەرەی ناوەند مەحموود خانی موکوس، بەرەی خۆراوە یەزدان شێر. ئەوەی میر بەدرخان لەو کاتەدا ئەنجامی دەدات پێچەوانەی سەرکردە مێژوویەکانی کورد ئەوەیە دەیەوێت هەڵەکانی پێشتر دووبارە نەکاتەوە بۆ مەبەستە پەیمانی پیرۆز لە نێوان وان، بۆتان، هەکاری، موش، خێزان، سەعرەت، قارس، موسڵ و میرنشینی ئەردەڵان ڕادەگەیەنێ. ئەو پەیمانە پەیمانی ئاشتەوایی کورد و دوژمنایەتی نەکردنی یەکترە لە پێناو ئامانجە نیشتیمانەکان و لێدان لە عوسمانەکان. هاوکات لە یەکنزیکی تەواو لە نێوان کلدان و ئاشوورەکان لەگەڵ بەدرخاندا ڕوودەدات. بەڵام دواتر ڕووسەکان ئاشووری و کلدانەکان لە بەدرخان هان دەدەن و پەشێوی لە دەسەڵاتەکەیدا دروست دەکەن. عوسمانەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی بەدرخان هێزێکی گەورە بە سەرکردایەتی عوسمان پاشای لەنگ دەنێرنە سەر میرنشینەکە. بەڵام سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە سوپای بەرەی خۆرەڵات و ڕۆژاوە واتە هەردوو سەرکردە نوڕوڵڵا و یەزدان شێر ناکۆکەکانیان لەگەڵ بەدرخان بەکردنەوەی دەواازە بە عوسمانەکان یەکلا دەکەنەوە و میرنشینەکە دەڕوخێنرێت. لە مێژوودا یەزدان شێر وەک خیانەتکاری سەردەمی بەدرخان و دواتر وەک سەرکردەیەکی نیشتیمانی دوای بەدرخان دەناسرێت. ساڵی 1847 شاری جەزیرە داگیر کرا. یەزدان شێر کرا بە حاکمی هەکاری، بەڵام ساڵی 1850 ئەو پۆستەی لێسەنرایەوە. یەزدان شێر لە بەرامبەر پاشگەزبوونەوەی عوسمانەکان بڕیاری بەرپاکردنی جەنگیدا بۆ مەبەستە ساڵی 1854 بە 20,000 سەربازەوە کە پێشتر بە پلانی نێنی کۆی کردبووەوە لە پاشماوەی میرنشینەکە هێرشی کردە سەر بەتلیس و گرتی. حاکمە تورکەکەی ئەو ناوچەیی لەناو برد و کوردێکی خستە شوێنی. پاشان یەزدان شێر لە هەموو لایەکەوە پەیوەندی پێوە کرا و توانی موسڵ و وان بگرێت. هێزیدەکانی دەوروبەری موسڵ دوای تێکچوونی پەیوەندیان لەگەڵ عوسمانەکان هات نەپاڵ شۆڕشەکەی یەزدان شێر. یەزدان شێر لە دەسەڵات بەردەوام بوو. ساڵی 1515 شاعەلی بەگ دەسەڵاتی ناوچەکە دەگرێتە دەست. لەو کاتەدا سەفەویەکان گەماڕووی ئامەد دەدەن و ئەو تێکی دەشکێنێ. بەشێک لە میرەکانی میرنشینی بۆتان: میر عەبدولعەزیز، سەیفەددین کوڕی عەبدولعەزیز، عیسا کوڕی مەجدەددین، بەدرەدین کوڕی عیسا، ئەبداڵ کوڕی بەدرەدین، عیزەددین کوڕی ئەبداڵ، مەجدەددین کوڕی ئەبداڵ، شەریف کوڕی بەدر، شاعەلی کوڕی بەدر، هەڵۆخان و چەند میرێکی تر. ئەوەی خاڵی درەوشاوی میرنشینەکە و بەدرخانە بنەماڵەکەیەتی کە لە بواری ڕووناکبیری و ڕۆژنامەوانی پێشکەش بە کوردیان کردووە لە قۆناغە جیاجیەکاندا.